ڕاستیدا ئەم دنیای شاری بێخاوەن نییە. کوردەواری خۆمان دەڵێن دنیا شاری بێخاوەن نییە. ئەم گردونە ئیرادەی خوایەکی کارزان و پەروەردگار دەیژێڕێ و دەیسوڕێنێ. چه حاڵەتە سروشتیەکەی مانگ و خۆر و ئەستێرەکان و کاکەشانەکان، چه حاڵەتە بەشەریەکەی. خوای پەروەردگار چەند یاسایەکی داناوە لە گەردووندا و لە ژیانی بەشەریشدا. ئەو یاسایانە حاکمن بەسەر هەموو کەسدا. کەواتە ڕاپەڕین لە ڕاستیدا بۆ ئەوە کرا کە ئەو زوڵم و ستەمە لابچێت و فعلەن وەکو خوا دەفەرمێ دەمانەوێت کە چاکە بکەین لەگەڵ چەوساواندا، خوا چاکەی لەگەڵ گەلی چەوساوە ئێمەدا کرد و ئەو زوڵم و ستەمەمان لەسەر لاچوو. چی ڕاپەڕینی کرد زۆر جار باس دەکرێت، هەر لایەنێکی سیاسی باسی ڕاپەڕین کە دەیکاتە مۆڵکی تایبەتی خۆی کە ئەوە بێئینسافیە لەگەڵ یەکدیدا و بێئینسافیە لەگەڵ خەڵک و جەماوەردا. بەڕاستی ئەگەر بەیەک وشە بێڵێندێ بڵێ خەڵکی کوردستان ڕاپەڕینی کرد، ئەم بەڵاوچێ تێدا بەشدار و پێشمەرگەش بەشدار بوون، ئەو چەکدارانەش کە وەکو گوتم خزمەتی ڕژێمیان دەکرد ئەوانیش بەشدار بوون و لایەنە سیاسیەکان هەمویان بەشدار بوون، هەر کەسە بە ئەندازەی خۆی. ئیدی نابێت ئینسان خۆی لە بێئینسافی بدا تەنیا خۆی ببینێ، هەر حیزبێک باسی ڕاپەڕینی کرد بڵێ ئەوە کاڵای باڵای من بۆ تەنیا من کردومە. بە حەقیقەت بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکە. جا خۆ جاری وایە بۆ لایەنێکی سیاسی لە قۆڵێکەوە زیاتر کاریگەری هەبووە، زیاتر شەهیدی داوە، زیاتر قوربانی داوە، لایەنێکی سیاسی لە شوێنێکی دیکەوە، بەڵام گرنگەوە بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکە. دوای ڕاپەڕین چیمان کرد؟ دوای ڕاپەڕین دیارە کۆمەڵێک هەنگاوی باش نران. یەکێک لە هەنگاوە باشەکان بریتی بوو لە تەبایی سیاسی، دان بە خۆداگرتن و پێڕێخستنی ناکۆچیەکانی ڕابردوو شتێکی باشمان کرد. دوای ئەوە بوو کە هەڵبژار ئەو هەڵبژی زۆر چارەدرا لەسەرەوە کە ئەم کوردستانە ئێمە بکرێتە هەرێمێک کە پێشتر هەر شیعاری ئۆتۆنۆمی حکمی ذاتی بەرز کرابەوە و دوایی پەرلەمان هەڵبژێردرا و دوای حکوومەت پێکهێنرا. ئەوانە هەموو شتی زۆر باش بوون و کۆمەڵێک دامەزراوە پێکهاتن، ئەوانە هەمووی هەنگاوی چاک بوو. بەڵام هاوزەمان لەگەڵ ئەوە یاخود دوای ئەوە وردە وردە کۆمەڵێک هەنگاوی خراپ پێشنەدان کە بەداخەوە باجی گەورەماندا لەسەرەوە هەنگاوە هەڵانە و هەنگاوە خراپانە، شەڕی براکوژی، لەتکردنی هەرێم بۆ دوو ئیدارە و پاشان قۆرخکاری و گەندەڵی، ئەوانەش کۆمەڵێک شتی سەلبی و خراپ بوون کە دوای بەرحاڵ وردە وردە لە قۆناغەکانی دیکەدا هەوڵدرا شوێنەواری ئەو هەنگاوە خراپانە هەڵدرا چارەسەر بکرێن. مەبەستەمەوەی کە دەمەوێت ئاماژە بدەم بەوە کە لە ڕابردوودا ئێمە هەم شتی باشمان هەبووە هەم شتی خراپیش، هەم هەنگاوی چاک لەلاون هەمی خراپیش. بە بۆچوونی من هەڵەوکەم و کوڕیەکانمان جا چ لە شەڕی براکوژی، چ دوو ئیدارەیی، چ قۆرەخکاری و گەندەڵی دەتوانم بڵێم دەگەڕێنەوە بۆ چوار هۆکار. یەکەم کەم ئەزموونی حکومڕانی. ئێمە ئەزموونی حکومڕانیمان نەبوو. گەری کورد لە هەموو بەشەکانی کوردستاندا لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوە لە باکوور و باشوور نانهێشتە خاوەنی قەوارەی خۆی بێ. هەر لەو کاتەوە کە ئەو ستەمە مێژوویەمان لێکرا لە ساڵی 1916 سایکزبی کۆ ئیمزاکرا، کوردستان بەڕەسمی کرا چوار بەش و هەر بەشەی لێکێنرا بە دەوڵەتێکەوە. ئیدی کورد لە پەراوێزی ئەو کۆمەڵگایانەدا ژیاوە، لە پەراوێزی ئەو دەوڵەتانی کە بۆش لێکێنراوە پێیانەوە. بۆ ئێمە ئەزموونی حکومڕانیمان نەبوو. ئەو هۆکارێکی دی ئەوە بوو کە حەقیقەت ئێمە خوای پەروەردگارمان فەرامۆش کرد. وردە وردە کە کەوتینە ناو ناز و نیعمەت بەتایبەت لە ئاستی بەرپرسەکان و حکومڕانەکان، وردە وردە باخەڵی خۆیان بە پڕی بینی، سفرە و خوانی خۆیان بە ڕازاوەی بینی، خوا فەرامۆش کرا. من ئەو کاتە دەمگوت لە یادمە لە بانگەشەی هەڵبژاردنەکاندا دەمگوت خوا دەفەرمێت وإذ تأذن ربكم لئن شكرتم لأزيدنكم ولئن كفرتم إن عذابي لشديد. چەند جار ئەو ئاەتەم دەخوێندەوە دەمگوت خەڵکی جەماوەری کوردستان ئەو لە 91 92 دەمگوت خوا دەفەرمێت کاتێک پەروەردگارت ئیعلانی کرد و ڕایگەیان ئەگەر سوپاسگوزاریم بۆ بکەن بۆتان زیاد دەکەم لە نیعمەتەکان، بەڵام ئەگەر سەفڵەیی بنوێنن سزای من توندە. باوریابین
ئەو نیعمەتی ئازادی و ڕزگاری و سەرفرازیە، ئەو نیعمەتی پێچرانەوەی تاوڵی ڕەشی ڕژێم و دەربازبوونی ئێمەوە هاتنە دەرمان لە ژێر میری ڕژێم، با بە شوکر و سوپاس پێشواسی لێ بکەین، نەک بە بوغڕایی، نەک بە لە خۆبایی بوون، نەک بە خوا لە بیر چوون، کە بەداخەوە دەڵێم لە ئاستی بڕیار بەدەستاندا خوا فەرامۆشی زۆر بوو. لە جیاتی ئەوە کە خوا بکرێتە میحوەر، وەکو میلەتێکی مەسڵمان خوا میحوەر بین، بووینە خود میحوەر، بە دەوری خۆماندا دەچەرخاین. چ شتێک لە مەسلحەتی خۆمانە ئەوەمان دەکرد، چ لە مەسلحەتی خۆمان و حیزبمان و خزممان دەوروبەرمان. خاڵێکی دی ئەوە بوو کە خەڵک فەرامۆش کرا، ئەو خەڵکەی کە لە ڕۆژانی سەختی شۆڕش و خەباتی شاخدا ئێمە تاکە باوەشی گەرم تاکە نوایەک بۆ ئێمە هەبوو بێ، ماڵی ئەو خەڵکە هەژار و نەدارە بوو. ئێمە کە پێشمەرگە بووین بە مەفرەزە دەچوین بەسەر دیهاتدا دەگەڕاین، چالاکێکمان دەکرد، خوا خۆمان بوو خەڵکێک فەرمومان لێ بکات، نان و شۆربایەکمان بداتێ. بەڵام خەڵک فەرامۆش کرا و وەکو گوتم لە جیاتی خوا میحوەری کە داوای ڕەزامەندی خوا بکەین و خەڵک میحوەری خزمەتی خەڵک بکەین، خود میحوەری و حیزب میحوەری و خزم میحوەریمان هێنایە پێش. ئەوە بەنسبەت دوای ڕاپەڕین چیمان کرد، بەداخەوە خراپەکانمان زیاتر بوون لە چاکەکان. هەندێشتی چاکمان دەکرد، دوای هەندێک خراپەیەوانمان دەکردن، چاکەکانیش بێمحتەوا دەبوونەوە. بۆ وێنە پەرلەمانمان دەبوو، بەڵام پەرلەمان هەر ئەسیری بەردەستی حیزب بوو. حکوومەتمان دەبوو، بەڵام حکوومەت هەر لەلایەن بارەگا حیزبەکانەوە ئەمری بۆ دەچوو، بەڕێوە دەچوو. گوتمان ئێمە وڵاتی خۆمان ڕزگار کردو، میلەتی خۆمان ئازاد کردووە، بەڵام دوای خەڵک و میلەتیشمان دابەش کردەوە و کردمان بە ئەوەی کە کرا بە پێوەر هاوڵاتی بوون و مرۆڤ بوون نەبوو، بەڵکو سەر بە فڵان حیزب و فڵان حیزب بوون. ئەمجا بێمە سەر تەوەری دووەم واقعی ئێستامان. خوشکان و برایانی بەڕێز، واقعی ئێستای هەرێمی کوردستان نامێ زۆری لەسەر بڕۆم، واقعێکی تاڵ و دژوار و بە سفت و سۆ و ئێش و ژان، لە ڕووی تەبایی سیاسیەوە بۆی بڕوانی، لە ڕووی قەیرانی ئابووریەوە بۆی بڕوانی، لە ڕووی تێکچوونی کۆمەڵایەتیەوە بۆی بڕوانی، لە ڕووی بێبەرنامەی و نەبوونی گوتارێکی سیاسیە گرتووە بۆی بڕوانی، لە ڕووی نەبوونی پەیوەندی ڕێک و بەدامەزراوەکراوە لەگەڵ دەرو دراوسێ و لە وڵاتاندا بۆی بڕوانی، لە هەر ڕێکەوە بۆی بڕوانی حەقیقەت واقعی ئێستای هەرێمی کوردستان جێی داخ و خەفەتە و جێی دڵپێ ناڕەحەت بوونە. من بۆیە زۆر لەسەرەوە هەڵوەستە ناکەم، هەمووان دەیبینین واقعەکە تێیدا دەژین، چارەسەری ئەم واقعە چۆن دەکرێت. بە بۆچوونی من جاری دیکەش باسم کردووە هەندێک لەو خاڵانە، بەڵام ئێمە لە گوتنی شتێک کە پێمان وایە قازانجی خەڵک و میلەتمانی تێدایە و بە حەقی دەزانین لێمان دوو نابین. بە بۆچوونی بەندە ئێمە دەبێت ئەم هەنگاوە نەبنین کە ئەگەر بمانەوە واقعی ئێستامان چارەسەرکەین. یەکەم نائومێد نەبین. نائومێد بوون و متمانە بە خۆنەمان ئەوە بناغی هەموو نەهامەتێکە، سەرچاوی هەموو نەهامەتێکە. نائومێد نەبین چونکە بە میلەتێکی موسڵمانین و عەقیدە و قەناعەتمان وایە کە ئەم کەون و کائیناتە خوا سەرپەرشتیارێتی، خوا بەتایبەت ئەهلی ئیسلام ئەهلی ئیمان خوا ئاگاداریانە سەرپەرشتیاریانە، ذلك بأن الله مولى الذين آمنوا وأن الكافرين لا مولى لهم. هەنگاوی یەکەمان و نائومێد نەبین، پێمان وانە بێ کە ئەو بارودۆخە قەیراناویە مەتەڵێکە، تەلیسمێکە کەس بۆی حەڵ ناکرێت. قەناعەت بەخۆبوون و باوەڕ و متمانە بەخۆبوون و ئومێدەوار بوون بناغەی ڕۆیشتنە بەرەو چارەسەر. و دەبێت بشزانین نائومێدی
للرحمة إخوانا أميدي وباور بخونمان عادتي أهل كفرة إنسان إيمان دار قد بأمد نابي قد نا أمد نابي قد تما براو به ونابي فاي فرقار فرمي ولا تيأسوا من روح الله إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون أو يعقوب عليه الصلاة والسلام بكركاني خوي رولا كان لن بزي إخوانا أميد مبن تنيا كومالي كافران للرحمة إخوانا أميدا چونك إخوانا ناسن بۆیە نازانن ڕەحمەت و بەزەی خوا چەند فراوانە جێی ئەوەشی تیا دەبێتەوە کوفرەکەی ئەوانیش ببەخشێ و شیرک و کوفر و نیفاق و هەموو گوناحەکانیشان ببەخشێ ئەگەر تۆبە بکەن و بگەڕێنەوە بەڵام کەسێ خوای نەناسی لێ ناومێد دەبێت چکە نازانێت ڕەحمەت و بەزەی خوا چەند فراوانە کە دەفەرمێ ووەسعت ڕەحمەتی كل شيء. هەنگاوی دووەم ئەوەیە کە ئێمە واقعی خۆمان وەک خۆی ببینین ئەم واقعە تاڵ و دژوارە و خۆی ببینی هەموو لایەکمان واتە کەم و کوڕیەکانمان ببینین عیبەکانمان ببینین هەر کەسە جا ئینسان تا گەورەتر بێ عیبیشی گەورەترە هەتا بچووکتر بێ عیبیشی بچووکترە هەتا زیاتر بڕیار بەدەست بی عیبت لێ دیارترە هەڵە بکەی هەڵەکەت گەورەترە باژەکەشی گەورەترە هەتا بەرپرسیارەتیت کەمتر بێ عیبەکەشت کەمتر لێ دیارە و هەڵە و کەم و کوڕەکەشت باژەکەی کەمتر و زەڕ و زیانەکەی کەمتر کەواتە دەبێت ئێمە واقع بین من پێم سەیرە تا ئێستاش بڕیار بەدەستانی ئەم وڵاتە ئەوانەی کە ئەمر و نەهی ئەم وڵاتەیان بەدەستە سەرۆت و سامانی ئەم وڵاتەیان بەدەستە هێز و دەسەڵاتی ئەم وڵاتەیان بەدەستە پەیوەندیەکانیان بەدەستە پێم عەجیبە کە نەزانن ئێمە بەرەو چ نەفەقێکی تاریک دەچین من دوێنێ شەو سەردانی هیچێک لە وەزیرەکانم کرد باسی وەزعی دارایی و ئابووری و ئەوانەم لێپرسی دەگوت ئەوەی ئێمە دەیزانین ئەگەر خەڵک بیزانێ زۆر زیاتر خەفەتبار و ناڕەحەت و وەک بڵێ ڕەشبین دەبێت بەتاکید ئەوەی کە لە سەرێترە ئەوەی کە بڕیار بەدەستە زیاتر دەزانێت بۆی ئێمە پێویستە واقعەکە وەک خۆی ببینین و دان بە هەڵەکاندا بێنین ئەوە هەنگاوی دووەم سێم ئەوەیە کە چاو بە خۆدا بژێڕینەوە خۆ تۆ عیب و کەم و کوڕی خۆت کە دەبینی جاکە بڵێ بەڵێ ئەو عیبەم هەیە باشە بەڵام هونەر ئەوەیە کە تۆ عیب و کەم و کوڕەکەت کە بینی هەڵەکەت کە بینی